بۆچی گەنج ئەوەندە معارەزە ئەوەندە حازرە بۆی کە تووشی مادەی هۆشبەر بێت؟ لە ڕاستیدا ئێمە کە باسی هۆکارەکانەکەین هۆکارەکان ئەو بوو کە جەنابەت باس کرد هۆکارەکان جیاوازن. ئێمە کاتێن باسی جۆری هۆکارەکانی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکانەکەین هۆکارمان هەیە هۆکاری تاکە کەسیە، هۆکارمان هەیە هۆکاری کۆمەڵایەتیە، هۆکاریمان هەیە هۆکاری خێزانیە، هۆکارمان هەیە هۆکاری سیاسیە، هۆکارمان هەیە هۆکاری نێودەوڵەتی ئەقلیمی، ینی هۆکارەکان جیاوازن، ینی شوێنی پێگەی جوگرافیایی ناوچەکەیش و ئەخوازێت کە ئەمە بەڵام بۆ گەنجانن زۆرتری ئەوەی کە گەنج بۆ ئالوودەی مادە هۆشبەرەکانە بێتەوە ئەوەی کە لە وڵاتانی ئێمە ینی لە شوێنێک و بۆ شوێنێکی تر کاتە باسی هۆکارەکانی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکانەکەیت ڕەنگە لە شارێکی وەکو هەڵەبجە جیاواز بێت لە شارێکی وەکو دووەک شێوازێکی جیاواز بێت ڕێژەکە بەڵام بەعام ئەوەی کە گرنگە ئێمە یەکەم معرەزکە گەنجانن هۆکارەکان دیارن هۆکاری بێکاریە هۆکاری هەڵوەشانەوەی خێزانە هۆکاری ئەوەی کە هاوڕێ ئەوەی لە توێژنەوەی بەندادەکە من لە تێزی دکتۆراکەشاب کە باسم کردووە ئەوەیە کە لە ١٨ ئەو کەسانی ئالوودەی مادە هۆشبەرەکانن گەنجن و لە ١٧ لە ڕێگایکی و لە ڕێگای هاوڕێ خراپەوە